بەناوی خوای گەورە سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوایەوەی کە حکوومەتی هەرێم بۆ مانگی سێش لێبڕینی موچەی خستە بواری جێبەجێکردنەوە لێبڕینی موچەیە نیگەرانی لای چین و توێژەکان دروست کردو و هاوڵاتیان بە کارێکی نایاسایی لە قەڵەمی دەدەن. ئەم شەو لە بەرنامی ئەمڕۆ بە میوانداری بەڕێز ڕێبوار حەمەد و تەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان باز لە هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی کوردستان لەبارەی لێبڕینی موچە هەروە دۆخی هەرێم و هەروە ڕێکەوتن لەگەڵ بەغداد دەکەین. سەرەتا راپۆرتێک دەمین دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. ناڕەزایەتیەکانی موچەخۆرانی هەرێمی کوردستان دژی لێبڕینی لە سەدا 21 موچە بەردەوامن. دکتۆر بەرهەم ساڵح سەرۆکۆماری عێراقیش لەبارەی موچەوە ڕایگەیاند موچەی خەڵک مافێکی دەستوری و ڕەوای خەڵکە و ناکرێت چیتر گیرۆدەی ململانەی سیاسی و بەرژەوەندی تایبەتی و قاچاقچێتی بێت. بێگومان ئەم ڕێکەوتنێکی گرنگە هەنگاوێکی باشە بەرەو چارەسەرکردنی کێشەکان هیوادارم وەکو خۆی جێبەجێ بکرێ و گرنگە جێبەجێ بکرێ و ئەمە زەمینە سازی بکە بۆ ڕێکەوتنێکی گشتگیر کە بێت هەمایی کۆتایی هێنان بەم کێشە و بەم قەیرانە موچەی خەڵک مافێکی دەستوری و ڕەوای خەڵکە ناکرێت چیتر گیرۆدەی ململانەی سیاسی و بەرژەوەندی تایبەتی و قاچاقچێتی بێ دەبێ ڕێکەوتنێکی گشتگیر زوو بە زوو تاوا بکەین چکەم ڕێکەوتنە کاتیە بۆ ئەو ماوەی تا بودجەی عێراق پەسەنگەکرێ. خۆشبەختانە ئەمڕۆژ پارەکە سەرف کرا 320 ملیارەکە و تەحویلی حسابی هەرێمیش کرا. هاوکات ناڕەزایەتیەکانی هاوڵاتیان لە شار و شارۆچکەکانی هەرێم دژی کەمی خزمەتگوزاری و لێبڕینی موچە درێژەیان هەیە. لەو چوارچێوەیەشدا لە ئیدارەی گەرمیان خۆپیشاندەران داوایان کرد کابینەی نوێم هەڵبوەشێتەوە. ئێمە هیچ وەکارێکمان بەدەستەوە نەماتە خۆپیشاندێنی لەسەر نەکەین هەموو وەکارێکمان بەدەستەوە برسین کەرامەتمان نەماوە هەموو شتێکیان پێمان کردووە یعنی ئێمە ئەبێت بۆ هەر مافێکی سەرەتاییش بێ هەموو تاکێک بێتە سەر جادو داوای مافی خۆی بکات دش بە هەر لایەنێ بێت دش بە هەر یعنی هەر کەسێک بەدەسەڵاتی خۆی زانێ بێ داوای لێ بکات. ئەمڕۆ هاتوین بۆ خۆپیشاندان ناڕزایەتی خۆمان دەرەبڕین بەرامبەر ئەم دەسەڵاتە کە موچە ئەبڕێت زمانمان ئەبڕێت نایلی قسە بکەین باشە ئەمە مانگ هەشتە تاکو ئیسا دوو موچە هاتووە معقول نییە تو لە سەدا 21 ببڕی موچەگەش هاتیەوە تەواوی هاتێ لە بەغاوە یەکەم جار لەسەر ئەوەی کە تاکو ئیسا مانگ هەشتا ئێمە دوو موچەمان وەرگردیە بەغا پارەکە ئەنێرێ ئەمان دابەشی ناکەن کە ئیسەش ئەم بڕیاریانە دەرکردیە لەسەر ئەوەی لە سەدا 21 ببڕێ بۆ من مانگ هەشتا تا ئیسا دوو موچەم وەرگردیە یعنی دوو موچەگە بەش چی بکاتن و هەشت مانگ بیخۆی. هەروەها دژی لێبڕینی موچە لە بەیاننامەیەکدا پزیشکانی سلێمانی و دەوروبەری و ئیدارەکانی سەر بەو پارێزگایە دەڵێن تاواکو لە لێبڕینی لە سەدا 21 موچەکانیان بەدەردەکرێن لە ناڕەزایەتی و مانگرتن بەردەوام دەبن و لێبڕینەکە ڕەت دەکەنەوە. سەرە ڕایڕاگەاندنی لیستی موچە و دابەشکردنی موچەی مانگی ئاداری وەزارەتی تەندروستی بەڵام پزیشکانی سلێمانی مانگرتنەکەیان لە دەوام نەشکاند کە لە ڕۆژی دەی ئەم مانگە نەخۆشخانە و بنکە تەندروستیەکانیان جێهێشتووە. لە شاری دوهۆکیش دەنگی ناڕەزایەتی دژی حکومەت بەرز بووەتەوە بەدەلبەرواری بەرپرسی گروپی دەنگی مامۆستایان ڕایگەاند خۆپیشاندانی 100,000 کەسی بەڕێوەیە و نابێت چیتر خەڵک ئەم ستەمە قبول بکات و دەبێ هاوڵاتیان بێنە سەر شەقام و هەڵوێز دەربڕن. بڕینا 21 سادە نەدان چنە ئەvە نەیاسایە و پاشکەفت ئەvە هەر نەیاسایە برینێک جار نەیاسایە یعنی حکومەتێکی ڕابیت پارەش مرکزی بهت کوشنیکا رابن 21 ساده برن ئەvە پیش ڕەنگێکی نە یاساییەکۆ برن هیچ دەستێکی پشت هیچ خو پێشاندانێکی نینە و مافێ هەر حزبێکی ژێکول هەرێما کوردستانی ئەvێ دەستیدا ئەvێ وێگاوێ بەشدار ئەندام پەرلەمان هەین ئەو چالاکیە تۆسا بکات ئەف چالاکیە هێنایکردنجی کو ئەشێن بژمەتە نۆتۆ 5 ساده دیرن هەشتون دو تیژێکێ بەس دەسەڵاتێ دەوێت واسە نیشا خەلکی بدات کو ئەvە بەلکی خۆفرۆشن ئەvە دەستێل پشت و ئەوان تەنایی هەرێما کوردستانی نەبێت ئەسڵەن وان تەنایی نەهێڵایە شەڕێ براکۆژیەش نۆتۆ چارێ حتا وێگاوێکەنگی کوردستان تەنایی بووە بەس جهێداخەیەک و ملەتێک بەرێوی مینتەل دیماهی و هەیوێک و کادێم و چیوێت ئان نەهات وەختێ نەهێجی خۆ بێدەنگ بکات. لای خۆشیانەوە 12 ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە نووسراوێکدا بۆ سەرۆکایەتی ئەنجومەن داوا دەکەن بڕیارەکەی حکومەت بۆ بڕینی لە سەدا 21 موچەی موچەخۆران بە نایاسایی لە قەڵەم بدرێت و لە دادگای تایبەتمەندیش سکاڵا دژی حکومەت تۆمار بکرێت.
ناڕەزاتیەکان دژی موچە لە کاتێکدا حکوومەتی هەرێم لە مانگی 6 ئەم ساڵ ڕایگەاند لێبڕینی موچە تەنیا بۆ مانگی شوبات دەبێت بەڵام پابەندی بەڵێنەکەی نەبوو بۆ موچەی مانگی سێش لێبڕینەکە بەردەوامە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز مامۆستا بەخێر بن سوپاس زۆر سوپاس ئەگەر سەرەتا دەمەوێت سەرنجی ئێوەکو کۆمەڵی ئیسلامی هەڵوێستیەوە لەبارەی بڕیارەکەی حکوومەت بۆ لێبڕینی موچە کە خۆیان دەڵێن لە سەدا 21 بەڵام ئابووری ناسان دەڵێن لە سەدا 60 زیاترە هەڵوێستیەوە لەم بارەوەتی بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سوپاس. طبعاً هەم مانگی ڕابردوو ئەوەی کە موچەی ڕابردووە بێ وا بڵێن چونکە ئێستا موچە مانگانە نییە. موچەی ڕابردوو طبعاً حکوومەتی هەرێمی کوردستان ئەوسا بەداخەوە ڕایان گەیاند کەمە بۆ یەک مانگە و ئەمە ئێستا ڕوەدا حەدی ئەو میسداقیەتەیە کە ئەو حکوومەتە هەیەتی و ئەگەر ئێستا بێنی تەنها ئەو ڕاگەیەندراوانەی خۆیان و ئەو لێدوانینەی خۆیانیان پێشام بدەیتەوە کە ئەوان بەڵێنیاندا بە خەڵکی کوردستان کامە شتێکی کاتیە و بۆ یەک مانگە ئەو بە بڵین بۆ یەک موچەیە میزداقیەتی ئەو حکوومەتەیە و لێبڕینی سەدا 21 لێبڕینێکی هەم نایاساییە و پاڵپشت نیە بە هیچ یاسا و قانونێکەوە و خۆتە زانی تەوان دەستکاریکردنی موچە بە هەر شێوەیەک بێ لە پەرلەمانەوە بێت و بێ پەرلەمان قسەی لەسەرکە و جگە لەوە کە ستەمێکی گەورەیە ستەمێکی گەورەیە لە موچەخۆرانی هەرێمی کوردستان نەکرێت و بەداخەوە تەڵان قسەکە تەنها لێبڕین نییە ئەی دواخستنی موچە یعنی خۆ موچە خۆتە زانی ئێستا بە شێوەی مانگانە نایە و نازانی بڵێ ینی ئەم موچەیە کاتەکەی بە جۆرێکە نازانی بڵێ 40 ڕۆژە 50 ڕۆژە 60 ڕۆژە دیار نییە ینی هەر جارە و بە نەوعێکە و بەداخەوە هیچ حکوومەتێک نییە هیچ حکوومەتێک نییە لە دنیادا بەڵێ بە پێی داهاتی بەردەست موچادەی ئەو کام داهات زەحمەت نەبێ داهاتی بەردەست چییە ینی ئەودا ئەو کوڕاگەندراوەکەی خۆیان ئەڵێ نێمە پێی کامە داهاتی بەردەست تەنها ئەو داهاتی بەردەستەی کە ئەو بڵین داهاتی کە لە سامانی هەرێمی کوردستانەی بن ئەی داهاتی گوم مثلەن خاڵە سنووریەکان کە خۆتە زانی کار لەوە دەرچووە تۆ بڵێ قسە لەسەر کام خاڵی سنووریەکەی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەزانن کە ئێستا قاچاقچێتی لە سنوورەکان هەیە قاچاقچێتی لە خاڵە سنووریەکان هەیە و ئێمە نین وەکو هێزی سیاسی ئەیڵێن و سەر و کۆماری عێراقەکە باسیۆکە کە قاچاقچێتی هەیە و ئەو داهاتە ناچێتەوە داهاتی گشتی هەرێمی کوردستان لە قسەکردن تەنها لەسەر خاڵێک کە بریتە لە لێبڕینی سەدا 21 موچە نییە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکە بە جۆرێک فەشەلی هێناوە یەک سێکتەر نییە تۆ بتوانانی قسە لەسەر ئەو بکەی کەم حکوومەتە سەرکەوتوو بووە حکوومەتێکی فاشیلە حکوومەتێکە کە لە هەموو سێکتەرەکان فەشەلی هێناوە لە کەرتی تەندروستیم حکوومەتە فەشەلی هێناوە و لە کەرتی پەروەردەم حکوومەتە فەشەلی هێناوە لە کەرتی ئابووری فەشەلێکی گەورەی هێناوە لە تەنانەت لە دابینکردنی موچەی هاوڵاتیان کە هیچ حکوومەتێک نییە لە دنیادا نەتوانێت موچەی فەرمانبەرەکانی خۆی دابین کە شتیوان نییە فەشەلی هێناوم حکوومەتە ئەم حکوومەتە لە هەر کوێی دنیا بۆی هەڵەوە شایەوە لە خۆتە زانی تەمان هەت ینی لە زۆرێک لە وڵاتان بە یەک ناڕەزایەتی خەڵک و جەماوە حکوومەت هەڵەوەشێتەوە و حکوومەت هەڵوەشانەوە ینی نەکوفرا و نە ینی کارێکی یاساییە حکوومەتێ نەتوانێت خواستەکانی خۆی خواستەکانی خەڵک جێبەجێ بکە حکوومەتێ نەتوانێت ئەو کارنامەی پێی دامەزراوە جێبەجێ بکە حکوومەتێ نەتوانێت موچەی فەرمانبەرەکانی خۆی دابین کە حکوومەتێک نەتوانێت ڕوبەڕووی نەخۆشیەک ینی ئیدارەی نەخۆشیەک بدا کە ئێستا هاوڵاتی سەرکەوتوترە لە حکوومەت ئەو هاوڵاتیانی لە ماڵی خۆیان چارەسەر وەرەگرن و چارەسەرەکرێن لە پەتای کۆرۆنا زۆر زیاتر چاکەمە تا ئەوانەی کە لە نەخۆشخانەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە لەبەرەوە حکوومەتێکە لە کۆی سێکتەرەکانی حکومڕانی فەشەلی هێناوە و ئەم حکوومەتە پێویستە ینی نازانی
چی پێ بڵێ یانی ئەم حکوومەتێک کە نەگوێ لە پەرلەمانەکە یەگرێ نە ئامادەیە لە بەردەمی پەرلەمانێک کە دەنگی پێداوە لێ پرسیینەوەی لەگەڵ بکرێن و گوێ لە خۆپیشاندەرانەگرێ نەگوێ لە فەرمانبەرەکانی خۆیەگرێ نەگوێ حکوومەتێک کە گوێی نییە بۆ بیستن گوێیەکی نییە بۆی کە ببیستێ ناڕەزایەتەکانی خەڵک ببیستێ بێباکە لەوەی کە لەسەر شاشەی میدیاکانە گوترێ بێباکە لەوەی کە لە شقامەکانە گوزەرێ بەڵێ ئەم حکوومەتە یەک شتە زانێ ئەویش ئەوەیە کە ئەگەر یەکێ دەنگی ناڕەزایەتی بەرزکاتەوە بیگرێ و ڕاوەدونانی خۆپیشاندەران بکات لە هەرێمی کوردستان ئەوانە عەزیەت بدا ئەوانە بەندکە ئەوانە ئازار بدا ئەوانە بێسەر و شوێن بکە کە داوای مافی سەرەتایی خۆیانەکەن کە هەیانی بەداخەوە ئێستا هاوڵاتی لە هەرێمی کوردستان یەک داوای هەیە یەک داوە ئەویش داوای موچەکە ینی موچەکەی ینی هاوڵاتی لە هەرێمی کوردستان تەنها داوای موچەکەی کە موچەکەشیان پێ نادرێت ئەوە قسە لەسەر حکومڕانیەکی باش هەر نییە قسە لەسەر ئەوانە بتوانن ئەم هەرێمە بەرەو پێش بەرن گەشەی پێ بدەنەوە قسە لەسەر ئەوانە هەر نییە بۆ نییە لە بەرەوەی هاوڵاتی هیچ متمانەیەکی نییە کە ئەوانە شایانی ئەوە بن کە حکومڕانیان بکەن باشە بەس نهێنی ئەوەی کە بەڕێزوت لە هەم بوارەکانە بۆ منە فەشەلیانی ناوە لە موچەیە لە ئیدارەدانی بڵێن نەخۆشی کۆرۆنا کە وەکو پێویست نەیانتوانی ئیدارەی بدەن لە ئێستا خزمەت گوزاری نییە وتدا شوێنێک بە دەبوو هەڵوەشابنەوە ئەی نهێنی هەڵنەوەشانەوەیان چییە؟ ینی بەچی ماونەتەوە ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە حکوومەتێکی حزبیە و ئەم حکوومەتە حزبیە پشتی بە ساختەکاری بەستووە لە هەڵبژاردنەکان هەمووزویر پێکاتوە لەس بە شێوەیەکی ساختەکاری لە هەڵبژاردنەکان متمانەی بەدەستێناوە و حکوومەتە پشتبەستو نییە بە دەنجی خەڵکو و هاوڵاتی و حکوومەتێکە ئەو ئیدعایکەیکە لە ئیدعای دیموکراسی و لە ئیدعای ئەوەی کام حکوومەتە حکوومەتێکە بە متمانەی خەڵکو و هاوڵاتی دروست بۆ لە پەرلەمان متمانی پێ نەوانە گەر هیچ یەکێ لەو ئیدعانەی کە ئیکەن ڕاست نین و بێباک لەوەی لە ماوەی 28 ساڵ 28 طبعا دوای ساڵی 1991 و دوای ساڵی 1992 کە یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی لە هەرێمی کوردستان بەڕێوە چووە دوای بەهاری 91 بۆ 28 ساڵە چەند حکوومەتەوە هەیە حکوومەتی هەرێمی کوردستان قۆناغی جۆرا و جۆری بڕیوە یەک جاریش لە مێژوی حکومڕانێتی ئەم حکوومەتەدا ئەم حکوومەتە هەڵنەوە شاوەتەوە لە بەرەوەی کە ینی لە زۆرێک لە وڵاتە هەرە پێشکەوتوەکان حکوومەت هەڵەوەشێتەوە لە چی کە تەنها ناتوانێت ئیدارەی یەک مەلەف بدە یەک مەلەف کە ناتوانێت بە باشی ئیدارەی بدە حکوومەت هەڵەوەشێتەوە حکوومەتێکی کە دروستە بێ هەڵبژاردننی پێشوەختەکرێ ئەمانەوەکو باسم کرد لە کۆی سێکتەرەکانی حکومڕانی فەشەلیان هێناوە و حکوومەتەکەش هەڵناوەشێتەوە جۆش لە کەس ناگرن و خۆش دەزانی ئێستا پەرلەمانتاران لە هەرێمی کوردستان بۆ جاری چەندەمە داواکەن و ئیمزاکۆ سەرۆکی حکوومەتەکە و حکوومەتەکەی بچێتە بەردەمی پەرلەمان ئامادەنی بچنە بەردەمی پەرلەمانەکەی کە پەرلەمان کە خۆیان تێیدا زۆرینن کە خۆیان لە پەرلەمانەکە زۆرینە باشە بەس بۆچی هەموو جارێ بارقورسێکە و بارگرانێکە لەسەر هاوڵاتی بێ لە نەوت بەسەر بەخۆ دەفرۆشن لە ئیدارەدانی کۆرۆنا فەشل دێنن ینی لەگەڵ ڕیفراندۆم دەکەن هەر باجەکە ینی هەموو بۆ هەر هاوڵاتیە هەژارەکە بیداتەکە لە بەرەوەی حکوومەتە حکوومەتی هاوڵاتی نییە لە بەرەوەی حکومڕانێتی لە هەرێمی کوردستان بۆ هاوڵاتی نییە لە بەرەوەی حکومڕانێتی بۆ حیزبەوە بۆ خەڵکێکی بچووکترە لە حیزب لەناو حیزبدا خەڵکێکی دەستڕۆیشت و کە بازرگانی بە سەرۆت و سامانی ئەو میلەتەکەن کە جگە لە خۆ دەوڵەمەندکردن باکیان بە هیچی تر نییە و ئەم حکومڕانێتێکە بۆ هاوڵاتینی هاوڵاتیشی بۆ گرنگ نییە و ئامادە نییە لە ئەوەی کە خۆی دەستیەکەوێت کە ئەیبا بە شێوەی ناشەرعی لە بخاتەوە خزمەتی هاوڵاتی وەکو باسم کرد پایەکانی حکومڕانی ئەوان هاوڵاتی نییە پایەکانی حکومڕانی ئەوان ئەو لەشکرەیە لە موچەخۆرێک کە موچەخۆری بندیوار ئەو لەشکرەیە لە لەشکری فەرمانڕەوای حزب کە بە شێوەیەکی نامەشروع مستەفیدن لە داهاتی گشتی هەرێمی کوردستان و سەرۆت و سامانی ئەمی باش بەس بە بۆ چوونیەوە ڕێگەی تر هەبوو کە هەموو جارێک دەست بۆ بڕینی موچەی فەرمانبەران نەبرێت ڕێگەی تر هەیە حکوومەت بۆ حکوومەتێک بیەوێ بڵێ بۆ حکوومەتێک کە بیەوێ کە هاوڵاتی بۆ گرنگ بێ کە موچەخۆری بۆ گرنگ بێ بۆ دەستەڵاتێک کە بیری لای هاوڵاتیەکەی بێ بیری لای فەرمانبەرەکەی بێ بڵێ دەیان ڕێگا هەیە بۆی کە بتوانێت موچەی موچەخۆرانی
هەرێمەکەی بداوە پەنا بۆ لێبڕین نەبات. بەس بۆچی پەنای نابەتە بەر بۆ منە و ڕێگەیانە بۆ منەوەی کە باسی چاکسازی لەبەرەوەی نەوت خاڵی سنووری وەرگرتنی باز لە کۆمپانیەکان کۆمپانیا نوێتەکان وەرەوە کۆمپانیا حیزبەکان. ئەزانی کا حەکیم لەبەرەوەی حزب و ئەوانەی لە حزب مستەفیدن زەرەرمەندە بن لەوەی کە ئەگەر چه زەرەرمەندە لە ئیسلاح و چاکسازی دەسەڵاتدارانی ئەم هەرێمە مستەفیدن. ئەوانەی کە سوودمەندن لە گەندەڵی ئەوان حکومڕانن و ئەوان ئامادەنین ینی بە زەرەری خۆیان چاکسازی بکەن لە پێناوی بەرژەوەندی گشتی. باشە بەس چۆن دەکرێت ئەم بڕیارە مەسەر هەڵبوەشێنرێتەوە نەبێت بە پێشینەیەک بۆ مانگەکانی داهاتوش لە پەرلەمانە نازانم لە شەقام بە پەرلەمانێکی گشتی بە پەرلەمانێکی کارە پەرلەمانێک کە ئەو نوێنەرانەی کە دەنجیان لە خەڵکەوە وەرگرتووە و ئەو پەرلەمانتارەی کە خۆی بە نوێنەری ڕاستەقینەی هاوڵاتی ئەزانێ پەرلەمانێک ئەو پەرلەمانە ئەتوانێت بە پەرلەمانێکی کارە بە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانێکی کارە بە سەرۆکێکی سەرۆک پەرلەمانێکی ئازا و بوێر بەو پەرلەمانە ئەکرێ ئەو لێبڕینە نایاسایی ڕابگیرێ و لانی کەم ڕابگەیاندرێت کە نایاساییە لانی کەم ڕابگەیاندرێت کەمە لێبڕینێکی نایاساییە بەسەر فەرمانبەرانی هەرێمی کوردستاندا فەرزەکرێ کە تەنها ناوەکان تازن تەنها ناوەکانە گۆڕێن من هیچ جیاوازیەک لە بینی پاشەکەوت و لێبڕین نییە. بۆچی؟ چونکە نە پاشەکەوتەکە ئەدرێتەوە نە لێبڕینەکەش ئەدرێتەوە بە فەرمانبەر. هیچ ئاسۆیەکیش نییە و ئەم حکوومەتە تەنها زەمانێکیشی نەکردوکە پاشەکەوتی فەرمانبەرانی ڕابردوو شەداتەوە نەک پاشەکەوت یعنی ئەو بڕی پاشەکەوتی کرد ئەو مانگانەی کە هەرنەی داوە. باش خۆتەزانی ئێستاش ڕەنگە دەنگۆی ئەوە هەبێت کە چەند مانجێکش پاشەکەوتەکەن و نایدنە فەرمانبەرانی. باشە بەس بەرەو حکوومەتە یعنی وەکو باسم کرد بەچێ ئەکرێ بە وەکو ینی بە پەرلەمانێکی کارە ئەکرێ کە بە حکوومەت بڵێ ئەوەی کە ئەیکەی نایاساییە و هێزی ئەوەی هەبێ قووەتی ئەوەی هەبێ ئیرادەی ئەوەی هەبێ جورئەتی ئەوەی هەبێ لێ پرسینەوە لەگەڵ حکوومەت بکە و هاوڵاتی چی پێکری هاوڵاتی تەنها ئەو فشاری پێکرێت کە داواکاری گشتی لەکوێن ئەوەش بێلەوان بپرسی ئەوە بێلەوان بپرسی بەداخەوە ڕەنگە تەمەن زۆر جار ئەوان نیگەران بوو بن لەوەی کە ئێمە وتومانە دادگا و قەزا موسەیەسە لە هەرێمی کوردستان و دەستەمۆیە بە دەستەڵاتەوە. ئەگەر قەزا ئێستا بێتە سەرخەت و ئەگەر قەزا ئێستا بیسەلمێنێ ئەو کات پێچەوانەی ئەوەی ئێمە ئەیڵین بیسەلمێنێ ئەو کات فعلەن ئەیسەلمێنن کە دادگا و قەزا لە هەرێمی کوردستان سربەخۆیە و داواکاری گشتی ئەتوانێت ڕۆڵی خۆی ببینی و ئەتوانێت بە حەقی فەرمانبەر و موچە کەوان خۆشیان موچەخۆری ستەم لێکراوی ئەم هەرێمن. باش بەس وەکو پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن ئەرکی خۆیان جێبەجێ کردووە لە پێدوایە لانی کەم پەرلەمانتارەکانی خۆتان کە دەکرێت لە ڕێی پەرلەمانەوە ئەم بڕیارانە ئەم پرسیارەکەم ینی پەرلەمانتارانی کۆمەڵ چی پێویست بۆ بیکەنیان کردبێ بەزڕەنگی خەڵکی وڵی چیان کردووە بۆ نمونە وەڵا ئەوەی کە پێیان کراوە کردویانە کۆمەڵی ئیسلامی و پەرلەمانتارەکانی نەک لەم خولە لە تێکڕای خولە پەرلەمانیەکانی ڕابردوش بە بەردەوامی ئەکرێ بڵێن یەکێبوونە ئەگەر نەڵێن باشترین یەکێبوونە لە فراکسیۆنە هەرە چالاکەکانی هێزە ئۆپۆزیسیۆنەکانی ناو پەرلەمان کە بە ڕازگۆیی بە بوێری بە جورئەتەوە کارەکانی خۆیان کردووە. فراکسیۆنی ئێستای کۆمەڵی ئیسلامیش کە لە پەرلەمانی کوردستانە کام فراکسیۆنە لە پەرلەمانی کوردستان بەقەت فراکسیۆنی ئێستای کۆمەڵی ئیسلامی باجی داوە باجی داوە بۆی کە پەرلەمانتارێکی حەسانەی لێوە گیراوەتەوە و دوور خراوەتەوە و نەهێڵدرا کە ممارەسەی کاری پەرلەمانی خۆی بکە کە نوێنەری خەڵکو و هاوڵاتیانی هەرێمی کوردستانە پەرلەمانتارێکی کەی تەنها لە پێناوی ئەوەی کە بەشدار بوو لە دەربڕینی دەنجێکی ناڕەزایی هێرشێکرێتە سەر و پاسەوانەکەی برێ و دەست بەسەرەکرێ ئەوە لە کۆی حەوت پەرلەمانتار ئەمە دوو باقی پەرلەمانتارانی کۆمەڵ بە بەردەوامی ئەوە لە ڕێی ڕاگەندراوەکانی فراکسیۆنیانەوە لە ڕێی ئەوەی کە پێشکەشێکن لە پەرلەمانی کوردستان بەردەوام لە سەفی پێشەوەی بەرگریکردن لە مافی خەڵکو و هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئەوە حکوومەتە ینی نەک حکوومەت و زۆرینەی پەرلەمانیە کە نایەڵێن پەرلەمان ڕۆڵی خۆی ببینێ و ڕێگا نادەنە و پەرلەمانتارانش کە ئیرادەیان هەیە پەرلەمان ئەو ڕۆڵە ببینێ ڕێگە بدەن. خۆتەزانی ینی شتێک هەیە کە ڕەنگە زۆر جار هاوڵاتی تۆ فراکسیۆنێک تێکار و وەزیفەی خۆیەکە بەڵام کاری پەرلەمانی پەیوەستە بە زۆرینەیە کە لە ناو پەرلەمان دروستە بێ
ئەمڕۆ ئەم زۆرینەیە بەو ئاراستەیە دروست نابێت کە لە بەرژۆندی خەڵکو و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێ زۆرینەی ئێستای پەرلەمان لە بەرژۆندی دەسەڵاتە و لە بەرژۆندی ئەوانەیە کە حکومڕانن لە هەرێمی کوردستان. باش بەس وەکو پێشترش کەمێک باسی مامەڵەت کرد مامەڵی دەسەڵات لەگەڵ ناڕەزایەتیەکان بۆچی موچە بە هاوڵاتی نەدرێت خزمەت گوزاری پێشکەش نەکرد لە هەموو بوارەکان بەڵام ڕێگە نەدرێ بۆ نمونە لە هەولێر و لە دۆک و لە شارەکانی تر ناڕەزایەتی دەرببڕێت ئەم مامەڵی پێ دوای تاکەی بەردەوام دەوێت کە بتوانن بە یەکەم سەرکوتی خەڵک دەربڕینی ناڕزایەتی و خۆپیشاندانی چین و توێژەکان بە شێوەیەکی خۆڕسێک مافی ئاسایی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە مافی ئاسایی فەرمانبەرانە مافی ئاسایی هاوڵاتیە کە کەمترین مافی ئەوەیە کە بتوانێت دەنجی ناڕزایەتی خۆی بەرزکاتەوە خۆپیشاندان ڕێگایەکە بۆ گەیاندنی دەنجی ناڕزایەتی بە حکوومەت خۆتەزانی لە هەموو دنیادا خۆپیشاندان حکوومەت بەدەمیەوە چێت گوێ لە داوای خۆپیشانداناگرێت ئەو بەشەی پێی جێبەجێکرێت لە داوای خۆپیشاندەران جێبەجێیەکە زۆر جار خۆپیشاندان تا ئاستی هەڵۆشانەوەی حکوومەت ئامادەیە گوێی لێ بگرێت و کابینەیەکی کە پێک بێنێ خۆ زۆر جار تەمان هەر ئەو هێزەی کە سەرکەوتونە بۆ لە حکومڕانی ئەو کابینەی کە نەیتوانیوە سەرکەوتو بێ هەمان زۆرینە پەرلەمانیەکە ئەو حکوومەتە هەڵەوە شوێنێتەوە حکوومەتێکی کە دروستەکە کە بتوانێت ینی خواستی هاوڵاتی جێبەجێ بکە کاتێک کە نەیتوانی بانگەشەی هەڵبژاردننی پێشوەختە کرێەوە هەڵبژاردننی پێشوەختی ئەمە هەموو ئەو ڕێگایانن کە لە زۆرینەی وڵاتان پەیڕەوە کرێن نەک لە وڵاتە پێشکەوتوەکان لە وڵاتانی دەوروبەری خۆمان لە وڵاتانی دەوروبەری عێراق کە ئێمە بەشێکین لە عێراق و عێراق خۆتەزانی بە فشاری خۆپیشاندەران لە حکوومەتی عادل عەبدولمەهدی هەڵوەشایەوە بە فشاری خۆپیشاندەران چەند یەک تا دوو تا سێ لە ڕاستپێردراوەکانی سەرۆکی حکوومەت سەرکەوتونە بوون لە پێکهێنانی حکوومەت و بە فشاری خۆپیشاندەران حکوومەتی ئێستای کازمی پێکات و ئێستاشم حکوومەتە لە ژێرباری تاقیکردنەوەی خواستی خۆپیشاندەرانی عێراقدایە. باش بەس سەرکوتکردنی خەڵکی چی لێ سەوز دەبێت هیچی لە سەوز سەرکوتکردنی هاوڵاتی و سەرکوتکردنی فەرمانبەر جگە لە ناشرینکردنی ئەو دەستەڵاتە جگە لە ناشرینکردنی ئەزمموی حکومڕانی ئەو هەرێمە جگە لە زیاتر بێزارکردنی خەڵکو و هاوڵاتی بەرامبەر حکوومەتی چی لە سەوز باشە بە زۆکەوەی کەوتت دەبە و هیچ حکوومەتێکیش بە درێژایی مێژوو نەیتوانیوە بە سەرکوتکردنی هاوڵاتی و فەرمانبەران بەبێ گوێدانە خواستی ڕەوای هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بەبێ ئەوەی کە بە ڕێگای دروست و ئاسایی بەدەم خەڵکو و هاوڵاتیانیەوە بچێت سەرکەوتو بێ و هیچ حکوومەت و دەسەڵاتێک لە دنیا کە هاوڵاتی وڵاتەکەی خۆی لەگەڵی نەبێ هاوڵاتی وڵاتەکەی خۆی متمانەی پێ نەبێ ناتوانێت درێژ بە حکومڕانی باشە بە زۆکەوەی کەوتت حکوومەت هەڵبۆشێتەوە ئەگەر حکوومەت هەڵبۆشێتەوە بەدیل هەیە بۆ ئەم حکوومەتە یاخود بڵین هەڵبژاردننی ڕێگە چارە هەیە ئەگەر بۆ نمونە حکوومەت دەست دەکات بکەشێتەوە حەکیم زۆر شتێکی ئاسایی و تەندروستە بۆچی ڕێگانی وەکو من باسم کردیانی حکوومەتێک کە نتوانێت ئیدارەی حکوومەتێک جاری وە ئیداری لە ئیدارەدانی یەک دۆسێ سەرکەوتونە بێ هەڵەوەشێتەوە ئەم حکوومەتە کە لە چەندین سێکتەر فەشەلی هێنا و سەرکەوتونە بووە شتێکی ئاساییە کە حکوومەتێکی کە پێک بێتەوە شتێکی زۆر تەندروست و ئاساییە لایانی بەدیل هەیە ڕەنگی خەڵک بڵێن لایانی بەدیل هەیە ئەگەر ئەم حکوومەت هەڵبۆشێتەوە یاخود بڵێن حکوومەتێکی زۆر پێشنهادی حکوومەتی کاتی دەکرێت ئەو قەیرانانەی لە عێراقن لە هەرێمی کوردستان هەنیانی لانیکەم لە عێراقدا قەیرانی موچە نییە لانیکەم لە زۆرێک لە قەیرانەکانی کەشدا هەرێمی کوردستان ئەگەر قەیرانی گەندەڵی قەیرانی حکومڕانی قەیرانی بە حیزبیکردنی دامەزراوەکان ئەگەر لە هەرێمی کوردستان قوڵتر نەبێت لە هی عێراق کەمتر نییە لە عێراق حکوومەت هەڵوەشای حکوومەتێککە پێکات لە عێراق ئەو حکوومەتە وادەی هەڵبژاردننی داهاتوشی دیاری کرد وەکو باسم کرد لە عێراقم حکوومەتی ئێستا پێکاتووە لە ژێر ئیختیبار و تاقیکردنەوەی خواستی ڕەوای خۆپیشاندەرانی عێراقدا لە هەرێمی کوردستانی شکاتێکە ئێستا ئەم حکوومەتە ئەتوانێ ئینکاری ئەو بکە کە هاوڵاتی لە هەرێمی کوردستان لی ناڕازیە ئەتوانێ ئینکاری ئەو بکە کە فەرمانبەرانی موچەخۆرانی متمانیان بەم حکوومەتە نەماوە ئەم حکوومەتە ناتوانێت موچە دابین کەوەکو باسمان کرد باش ئەم حکوومەتە لانی کەم لە ڕاگەیاندراوەکانی خۆی ئەڵێ بە پێی پارەی بەردەست بەپێی ئەو داهاتەی لە بەردەستمانە موچەی هاوڵاتیان یا موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە دەین ئەمە لەکوێی دنیا هەیە
بە زۆکو ینی بێوە پێتانەوە بە هەڵوەشانەوە یاخۆ هەڵبژاردنێکی پێشوەخت دەکرێت چارەسەر بێت ئەوەی کە لە عێراقیش پێشناسکراوەلایەن بۆ ساڵی باس لە ڕێگاکانەکەم کا حەچین باس لەو ڕێگانەکەم کە حکوومەت ئەبێت بەدەم خواستی خەڵکو و هاوڵاتیانەوە بچێت باس لەوەکەین ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی باوەڕمان وایە حکوومەت ئەگەر خۆی بە دەڵم قسە لەسەرم حکوومەتە چکەم حکوومەت ئێمە ئەزمونمان هەیە لەگەڵی بۆ چکام حکوومەتە درێژە پێدەری هەمان ئەم حکومڕانێتیە کە لە 20 بۆ 28 ساڵی حکوس ڕابرد حکومڕانێتیان کرد باش واش زانین ئەمان چۆن مامەڵە لەگەڵ خۆ پیشاندانەکەن چۆن مامەڵە لەگەڵ هاوڵاتیەکەن و چۆن بدەم خواست و داوای خەڵکەوە چن کە ناچن و گوێ لە داوا و خواستی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان ناگرن بەڵە بە زۆر ئەم حکوومەتە پێ دوایە هیچ جیاوازنی دارەدانەکەی خراپترە لە کابینەکانی پێشوو قەیرانەکانی ئەم حکوومەتە ئەگەر قوڵتر نەبن لە کابینەکانی پێشوو و زیاتر نەبوو لە 1 ساڵدا لە تاقیکردنەوەی سەرکەوتونە بۆ 1 ساڵ کە ساڵێک زیاتر لە دەستپێکی 2 ساڵی یەکەمی حکومڕانەکەی کە ئێستا مەسەلەن دیارەکە لە زۆرینەی سێکتەرەکاندا وەکو باسم کرد سەرکەوتونە بووە و ئەم کارنامەیە کە پێی چوونە حکوومەتەوە کارنامەکە ماوە ئەو کارنامەیە لە پەرلەمانی کوردستان خوێندرایەوە و ئێستا هاوڵاتیان دەتوانن گوێ لەو کارنامەیە بگرن بزانن ئەمەی کە خوێنراوەتەوە چەندی جێبەجێ کراوە و ئێستا ئەم حکوومەتە لەکوێ ئەو کارنامەیەدایە پێ دوێتەنان لە موچەدا چاکسازیەکان لە موچەدا کورتکردەوە لە بڕینی موچە کەکە چاکسازی نییە ئەنی ئەوە گوناحە لێ بڕینی موچەنەوەی چاکسازی ئەو مافی هاوڵاتی و فەرمانبەرێکە کە ئیخۆن حکوومەتێک شەرمە حکوومەت لە موچەی لێبڕین لە موچەی خانەنشینانی مەدەنی خانەنشینانی شارستانی بکە فەرمانبەرێک کە زیاد لە هەموو تەمەنی لاوێتی خۆی پێشکەشی بە حکوومەتە کردووە کە ئێستا بە پیری بە نەخۆشی بە کۆمەڵێک نەخۆشیەوە لە بەردەم بانقێک وەستاوە لە بەردەم بانقێک وەستاوە 300,000 موچەیەتی 400,000 موچەیەتی 250,000 موچەیەتی ئەو فەرمانبەرەی کە هەموو ژیانی خزمەتی ئەو حکوومەتە کرد ئەم حکوومەتە هاتووە 121 لەمانە شەبڕێت لە کەماندام 121 لە فەرمانبەرێکە بڕێکە لە 350,000 121 لێ بڕێ لە 400,000 بڕێ لە 200,000 بڕێ ئەم حکوومەتە ئەمە گوناحە ناویبنەی چاکسازی کوێ ئەمە چاکسازیە ئەمە ستەمێکی گەورەیە بە درێژایی ئەمە هەومان نەزانین بە درێژایی تەمەنی فەرمانبەرێتی لە قایمە و لە لستی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان پارەیەکە گەڕێتەوە بۆ خانەنشین پارەیەکە گەڕێتەوە بۆ خانەنشین ئەم پارەیە بۆ چییە؟ ئەچێتە کام سندوقەوە چۆن خزمەتی خانەنشینی پێکرێتەوە ئێستا پاداشتی خانەنشینانی پێدەنەوە کاتی 121 لێ بڕم سپاس دەکەم بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەکرێن وڵاتە تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدام بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە با بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنە 0 153 153 85 85
ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 1970 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز مامۆستا بەر لەوەی کە بچین سەر ڕێکەوتنەکەی هەرێم و بەغداد سەبارەت بە دۆخی خەڵک بڵین ئەوەی کە موچەخۆر نییە بڵین ئێستا کە موچەخۆرەکە بارودۆخەکەی بەم شێوەیە خراپە ئەی دۆخی خەڵک ئەوانێکی کاسبکارن ئەوانەی کە دەرچوانی دانەمەزراون حکوومەتی پرۆژەیەکی بۆ ئەوانش نییە ئەوان بارودۆخەکان ڕەنگە خراپتر بێت لە موچەخۆر خۆتەزانی تەبانیانی بە حکمی ئەو واقعی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە یەکێکیان ئەوەی پێوەستە بە پەتاو ڤایرۆسی کۆرۆناوە ئەوی کەشکە پێوەستە بە و هەلومەرجە دارایی اقتصادیەوە کە هەندێکیشی لێکەوتەی ئەو واقعا بڵین تەندروستیە کە لە جیهان و لێرەش هەیە لە زۆرێک لە وڵاتان حکوومەتەکان بیریان لە تعویز کردوتەوە بیریان لە قەرەبووکردنی هاوڵاتیان بیریان لە قەرەبووکردنی فەرمانبەران بیریان لە قەرەبووکردنی کۆمپانیاکان بیریان لە قەرەبووکردنەوەی خەڵک بە گشتی کردووە لە کرێچیەکان لە بازار لە دوکان لە هەمووی بۆچی چونکە ئەرچی حکوومەتە لەو کاتە بە تەنگ خەڵک و هاوڵاتیەکانیەوە بێت حکوومەت یاریمی کوردستان ئەوەی کەواجبە لە سەری کە موچەی موچەخۆرانە نایدا چ جای بگا بەوەی کە تعویزی هاوڵاتی بکاتەوە ئەوەی پێویستە بە ژیان و گوزەرانی هاوڵاتی لە هەرێمی کوردستان بە دڵنیایی ژیان و گوزەرانی ئەوان لە هی فەرمانبەرەکە خراپترە و بۆچی چونکە یەکەم بێموچەیی ڕاستەوخۆ کاریگەری لەسەر بازار هەیە کاری لەسەر گشتیە دوو و ئەوانیش تەبان ئەوە جگە لەوەی کە ئەوان ئەو ئومێدەشیان نییە کە موچەیەکیشیان هەبێت و بە دڵنیاییەوە تەبان ئەوەی پێوەستە بە ژیان و گوزەرانی هاوڵاتی جگە فەرمانبەر خراپترە و حکوومەتیش بێباکترە بەرامبەر ئەوان و بێخەمە لەوەی کە بەو پێی کە هیچ هەوڵێکی نیە ئەستەن هەز بە ئێش و ژانیشیان ناکە باش سەبارەت بە ڕێککەوتن دەبێت سەرەتا بۆ ڕێککەوتنە کاتێکی کراوە لە نێوان هەرێم و بەغداد ئێوە بۆ چونتان چییە؟ من پێم وایە هەر ئەوە چاوەڕوان کراوە بوو و لە داهاتوو شەرەوە چاوەڕوان کراوە بێ حکوومەتی هەرێمی کوردستان پێشتریش من لەم بەرنامەیە وتم حکوومەت و کاربەدەستەکانی هەرێمی کوردستان ئامادەنین بچنە ژێرباری ڕێککەوتنێکی شەفاف لەگەڵ بەغدا چونکە بە قازانجیان تەواو نابێ بە قازانجی هاوڵاتیە بە قازانجی لە بواری نەوت لە هەموو بوارەکان ئەوەی پێوەستە بە خاڵە سنووریەکان ئەوەی پێوەستە بە داهاتی ناوخۆوە ئەوەی پێوەستە بە داهاتی نەوتەوە حکوومەتی هەرێمی کوردستان و کاربەدەستەکانی ئامادەنین بچنە ڕێککەوتنێکی شەفافەوە بۆچی چونکە ئەوە بە بەرژەوەندی هاوڵاتیە و لە زەرەری فەرمانڕەوا و حکومڕانەکانی هەرێمی کوردستانە
بەهۆی ئەوەی کە ئەوە دەبێتە هۆکاری ئەوەی کە سەرچاوی ئەو داهاتە نامەشروعانەی کەوان لی مستەفیدن لە دەستیان دەرچێ و ئەو گەندەڵیەی کە ئەوان لەو سەرچاوانە دەیکەین و ئەوەکو باسم کرد ئەو سوود وەرگرتن لەو داهاتە بە شێوەیەکی نامەشروع ئەوە ڕێگاکانێتی کاتێک کە تۆ لە ڕێکەوتنێکی شەفافدا لەگەڵ بەغدا هەموو سەرچاوەکانی داهات لەگەڵ بەغدا خەیتەوە ڕووە لەگەڵی ڕێکەکەیتەوە بە تەکید و ئەوان ئامادەنین ئەوەی لە هەرێمی کوردستان و عێراقی خازع بێ بۆ دیوان یا بۆ ڕقابەی مالی و بۆ چاودێری هەرەوە چاوەڕوان کراوە باش ئێستا ئەوەی کە کراوە بڵێ ینی بۆ سوتانسی ئەوەی کە دیوانی چاودێری دارایی بڵین کارمەندی هەبێ یاخود بڵین 320 میلیارد دینار هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان تا ئەو کاتێک کە مادام ئێمە هەرێمێکی دەستوری لە چوارچێوەی عێراقدا و مادام ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان ڕێککەوتنی هەبێ لەگەڵ بەغدا و گرفتەکانی لەگەڵ بەغدا چارەسەرکە و هەمیشە ئێمە لەگەڵ ئەوە بووین و بەردەوامی فراکسیۆنیشمان لە بەغدا بۆ ئاراستەیە کاری کردو کە حکوومەتی هەرێم و بەغدا بگەن ڕێککەوتنێک کە ڕێککەوتنێکی شەفاف کە بە بەرژەوەندی خەڵکو و هاوڵاتیانی هەرێمی کوردستان باشە بەس ئەو ڕێککەوتنی کە کراوە بڵین ڕێککەوتنێکی کاتیە تا پەسەندکردنی بودجەی 2021 بڵین تەنها لە 150 داهاتی خاڵە سنووریەکان بۆ هەرێم بێ و لە 150 کەشی بۆ عێراق بێ ڕێککەوتن لەسەر نەوت نەکراوە چەندە گرینگە و ڕێککەوتنێکی گشتگیرتر بکرێ بە تایبەتی بۆ ساڵی ئایندا باسمان گوتم ئەمە ئەم حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە ئێستای کردوویەتی ڕابردوو شەروە بۆ لە داهاتوو من واتەوەقعەکەم حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە نیە بچێتە ژێرباری ڕێککەوتنێکی شەفاف و گشتگیر کە هەموو سێکتەرەکان بگرێتەوە کە باوەڕمان وایە وەکو کۆمەڵی ئیسلامی ڕێککەوتنێکی گشتگیر و شەفاف لە بەرژەوەندی هاوڵاتیە لە هەرێمی کوردستان باشە بەس ینی ئەوەی کە ئێستا بەتایبەتی لەسەر مەسەلەی نەوت نەگەشتنەتە ڕێککەوتن پێتان وایە هۆکارەکەی پەیوەندی بە چیەوە ینی بەس پەیوەندی بۆیە کە داهاتەکان شەفاف نەبن کە ئێستا لەگەڵ عێراق ئەو مەرەفە کۆتایی پێات و مەگە جارێکی تر بڵێن و توێژی لەسەر بکرێتەوە نەوت ئێستا لەو ڕێککەوتنە کاتیدانەیە کە لە نێوان هەرێم و بەغداد کراوە حکوومەتی عێراقیش باشە زانێت کە سەرچاوەکانی داهاتی هەرێمی کوردستان کامانن و تەنها نەوت نییە و حکوومەتی عێراقیشە زانێت کە ئێستا نەوت بارودۆخەکەی لە ڕووی لە نێودەوڵەتیان نرخی نەوت چۆنە و حکوومەتی عێراق من باوەڕمە باش ئاگای لە طبیعەتی ئەو ئیتیفاقیانەیە کە حکوومەتی هەرێم لە نەوت کردوێتی کە هاوڵاتی نایزانێ و هێز سیاسیکان نایزانە و پەرلەمان نایزانێ بەڵام ڕەنگە عێراق معلوماتی دقیقی هەبێ و ئەزانێت کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو سەفەقا نەوتیانەی کە کردوێتی نە لە بەرژەوەندی هەرێمەکەیەتی نە لە بەرژەوەندی خەڵکەکەیەتی باشە بەس ئەوەی کە پێشتر پشگیریم بڵێن حکوومەتەکەی مستەفا کازمیان کرد بۆچی هیچ زەمانەتێک وەرنەگیرا بە تایبەتی بۆ موچە بەبەرداوام ڕێککەوتنێک پشگیریکردنەکە لەسەر چ بنەمایە بوو ئەزانی کا حکومەن بە بجێڕمە بۆ خاڵێک یەکەم ئێمە نابێت چاوەڕوان بین حکوومەتی ناوەندی هەمیشە بە ئاراستی ئەوە کارەکە کە هەرێم لە بکەوێتەوە بەردەستی بەغدا و کار بۆەوەکە کە خۆی حکوومەتی ناوەندی بەهێزکە و ناوەند بەهێزکە و ئەو ینی و ئەمەش چاوەڕوان کراوە لە حکوومەتی عێراقدا ئەوە هەرێمە کە بە جۆرێک مامەڵی کردو هەرێمەکەی لاواز کردووە و هەڵوێستی هەرێمی کوردستانی لە بەرامبەر بەغدا لاواز کردووە و قووەتی ئەوەی نەماوە فەرزی مەرجەکانی خۆی بکە بەسەر حکوومەتی بەغدادا وەکو من لێرە لەو بەرنامەیە لەگەڵ تۆ باسم کردوتم ئەمان هیچ ڕێکەوتنێکیان لەگەڵ کازمی نییە ئەوەندە نەبێت کە وەزیرەکانیان بۆ دابنێن و بەشداریان پێ بکەن و خەمی تەنها پۆستە حزبیەکان بوو و دوایی بەو شێوەیە کەوتنە ئەو حیوار و گفتوگۆ و دانووسانانەی کە ئێستا پێی گەیشتون بەو نەتیجەیە نەتیجەکەشی ئەوەیە کە موچەیەکی لە 121 لێبڕینیشەوە ناتوانم دابینیکەن هەموو ئەو کاتەش من هەر لێرە لەو بەرنامەیە باسم کرد وتم هەموو ئەو کاتەش بە زەرەری فەرمانبەران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان تەواوە بێ نەک بە زەرەری دەسەڵاتداران بۆ چونکەوان بەردەوام ئەوان سوودمەندن لە سەرچاوە ناشەرعیەکانی داهات لە هەرێمی کوردستان و ئەوان بەردەوام سوودمەندن لەو قاچاقچێتی کە لە خاڵە سنووریەکانەکرێ ڕۆژانە ئەوە هاوڵاتیە ڕۆژانە و
مانگانە زەرەرەکە هەتا کات ئەڕوا لە بەرژەوەندی ئەوانە و لە زەرەری خەڵکە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان باشە زانێت چۆن ئیدارەی ئەو حیوار و گفتوگویان ئادا لەگەڵ باش بەس ئەوەی کە حکوومەتی لاواز کردووە بڵێن بەرامبەر بەغداد پەیوەندی بە بەهێزی بەغداد و یاخود پەیوەندی بە گەندەڵی و بڵێن ناشەفافەتی ناوخۆیە کە مەسە بەرامبەر بەغداد حکوومەتی لاوازبوون ئێستا حکوومەتی بەغدا بەهێز نییە حکوومەتی بەغدا دنیای قەیرانی هەیە و قەیرانی قوڵی هەیە ئەو گەندەڵی لە بەغدا هەیە کەمتر نیە نەخێر ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستانی بەرامبەر بەغدا دەستەوەستان کردووە ئەو گەندەڵیەیە کە لێرە هەیە ئەو نەعەدالەتیە کە لێرە هەیە ئەو ناشەفافەتەیە کە لێرە هەیە ئەو حکوومەتە حزبیە بێ متمانەیە کە لێرە حکومڕانی خەڵکەکات ئەوەیە کە هەرێمی کوردستانی لاواز کردو ومە دەستەڵاتی خۆمانە حکوومەتی هەرێمی کوردستان و هەڵوێستی حکوومەتی بەرامبەر بەغدا لاواز کرد بۆ تەمەترسێکی گەورە لەسەر قەوارەی هەرێم ئێستا ئەوەی کێسە ئێمە دەبینی کاتی خۆشی بەرەمەوە کاتی خۆشی گوتمان ئەوەی مەترسی لەسەر قەوارەی هەرێمی کوردستان دروستەکە ئەو شێوە حکومڕانیە کە ئێستا هەیە نەک تەسریح و لێدوانێک حکوومەتێکی تۆکمە قەوارەیەکی تۆکمە قەوارەیە کە ڕەگوڕیشەی بە خاک و بەقوڵی بە ڕەگ و ڕیشەی نیشتیماندا چوو بێتە خوارەوە کە هاوڵاتی لەگەڵ بێ کە متمانەی خەڵکی لەگەڵ بێ بە تەسریح و لێدوانێک ناکەوێتە مەترسیەوە و قەوارەیەکیش کە گەندەڵی بە هەموو سێکتەرەکانیدا چوو بێتە خوارەوە قەوارەیەک کە لە هەموو لایەکەوە گەندەڵی وەکو خۆرە لەیدا بێ و خوار دەبێتی بە ئیدعا ناپارێزرێ بە تەسریح و لێدوان ناپارێزرێ بە ئەو گەندەڵیە مەترسی ڕاستەقینەیە لەسەر ئەو قەوارە باشە سەبارەت بێئومێدی خەڵک ئەوەی کێسێمە دەبینی بێئومێدیەکی زۆر هەیە ئەگەر مەسەلەن چاکسازی نەکرێ دۆخی خەڵک باش نەکرێ و بێئومێدیە چی لێ بەسەردێ ئەوەی کە خەڵک لە حکوومەت بێزارە تۆڕەیە ئەم حکوومەتە دروشمی چاکسازی بەرز کردەوە و چاکسازیان هێنا هەموو لە یاسایەکدا کە ناویان نایاسای چاکسازی لە پەرلەماندا و ڕای گشتیان پێ کاس کرد و هەم تەمەن زۆر بوون ئەو پەرلەمانتار و هێز و لایەنانەی کە بە یەک گوڕ چەپڵیان لێدا بۆ ئەو یاسای چاکسازیەکە نە هیچ نەتیجەیەکی هەبوو نە هیچ سەمەرەیەکی هەبوو و ئەم یاسای ئێستا ئەوە نەتیجەکەیەتی کای بینین بە لێبڕینی سەدا 21ەوە ئێمە ئەو کاتی جوتمان ئەم یاسای چاکسازیە تەنها بۆ خەڵەتاندنی ڕای گشتیە و ئەوانە ناتوانن دەست بۆ موچەی ئەو موچە خۆرانە برن کە موچەی بندیوارە خۆن کە موچەی حەرامە خۆن کە لە داهاتی گشتی مستەفیدن بۆچی چونکە ئەو لەشکرە لە حزب ئەوان لی مستەفیدن و ئەوە پشت و پەنای ئەوانە و ناتوانن ئەو چاکسازیە بکەن من ئێستاش ئیڵێمەوە ناتوانن چاکسازی لەو بۆکو باسمان کرد لە کۆی موچە خۆرانی هەرێم بکەنەوە تا ئەوان هاتوون فەرمانبەرێکی ڕاستەقینە و فەرمانبەرێکی بندیوار کە فەرمانبەر نییە موچە خۆرێکی بندیوارە وەکو 121 لێبڕن ئەوە جگەلەوەی کە ئەمە دڵۆپێکە لە دەریایەک لە دەریای گەندەڵی حکومڕانی کوردستان چاکسازی لە بواری نەوتە چاکسازی ئێستا لە خاڵە سنووریەکانە چاکسازی لە شەفافکردنی سەرچاوەکانی داهاتە چاکسازی لەوەیە کام حکوومەتە ئەوەی هەیەی بیخاتەوە خزمەتی هاوڵاتی لە هەرێمی کوردستان و ئەو هەموو دەستگا و کەناڵ و کە مستەفیدن لە داهاتی گشتی هەرێمی کوردستان لە بەرژەوەندی حزب حکومڕانەکان لە هەرێمی کوردستان ئەوانە کە بکرێتەوە ئەوە ڕاستی ڕێگای ڕاستەقینەی چاکسازیە و ئەوەش ئەم حکومڕانێتی هەرێمی کوردستان لە لێواری مەرگ و لە ناوچوونە پارێزێ ئەم حکوومەتە ئەبێتە هۆی بوژانەوەی ئەو قەوارە سیاسی هەرێمی کوردستان باشە بەس ئەوەی لە خاڵە سنووریەکان هەیە ئەوەی خۆی پەرلەمانتاران باسی دەکەن حکوومەت خۆی دەسەڵاتی بەسەریاندانی ئەگەر قاچاقچێتی هەبێ ئەگەر دەسەڵاتی بۆ هیچ ڕێکارێک ناگرن نەبەر لە هەرێمی کوردستان ئەم دوو هێزە لە سنووری خۆیان دەسەڵاتیان بەسەردانە بێ ئەی بۆ دەسەڵاتیان هەیە کاتێک کە سەرکوتی خۆ پیشاندارانکەن ئەی بۆ دەسەڵاتیان هەیە کاتێک کە بیانەوێ لەشکرێ لە خەڵک لە شەو ڕۆژێکداگرن ئەم دوو هێزە حکومڕانە کە هەریەکی زۆنی خۆی حکومڕانیەکە کامەیە ئەوەی کە ئەوان دەسەڵاتیانی من پێم وایە هەردوو هێزەکە بڵێ
ئەوان دەستەڵاتی ڕاستەقینیان بەسەر خاڵە سنووریەکان هەیە و ئەوانیش بەرپرسن لەوەی لە خاڵە سنووریەکانە گوزارێت. باشە دو پرسیارم پێ دوایە ئەگەر شەفافیت هەبێ دەست بۆ چاکسازی ڕاستەقینە ببرێت ئێمە هیچ کێشەیەکی موچەمان نابێ بنە دەرەوەی پارە نەبێ بڵین گەندەڵی لە داهاتینێت و خاڵی سنووری نەبێ بەدڵنیاییەوە بەدڵنیایە نەک کێشەی موچە زۆرێک لە کێشەکانی تری حکوومەتی هەرێمی کوردستان چاکە بن کاتێک گەندەڵی نەمێنێت. سپاس دەکەم سپاس بۆ بەڕێز مامۆستا بەرحەمەت و تەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان سپاس دەکەم سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس باوکاران تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ